25 حوتی 2009 ئەو ڕۆژەی ڕووناکیەک لە ژێرناوی ئۆپۆزیسیۆن هەڵهات بۆ نەگەیشتن بە ئەمڕۆی کوردستان و گیرۆدەنەبوونی کۆمەلگای کوردی بەدەیان قەیرانی تاقەت پڕوکێنەر ئەو کاتی کە بەدەیان ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس پشتیوانیان لێ دەکرد. ئۆپۆزیسیۆنێک لە بەرامبەر گەندەڵی و قۆڕخکاریەکانی دوو حزبی دەسەڵات 4 ساڵ خەباتی کرد و هیوای ئایندەیەکی ڕۆشنی بە خەڵک بەخشی. دەستکەوتەکانی 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بوونی سێ لایەنی سەرەکی هەرێم زۆر پرسیار دێنێتە ئاراوە و زۆر جاریش دەوترێت لەو 4 ساڵەدا کێ سەرکەوتوو بوو؟ ئۆپۆزیسیۆن یان دەسەڵاتێک کە توانی ئۆپۆزیسیۆنێکی تووڕە بباتەوە ناو حکوومەتێکەوە کە 4 ساڵ بەڕەخنەکانیان تروسکایی هیوای حکومڕانیەکی باشیان لای خەڵک نەهێشت بوو. ئەمەی ئەمڕۆکەوەمە باسمان کرد پێم وایە هیچ خاڵێکی ناکۆکی ئەوتۆ نەبوو لە بەردەمی هەردوو لەمانە زۆرترین ئەو باسانی باس کراوە خاڵی هاوبەش بوون کاتوارین لەسەر ڕێبکەین. ئێمە ئەو مەبادئانەی کە جەنابی کۆگنۆشیروان باسی کرد ئێستا بەڕاستی ئێمە متتەفەقین لەسەرەوە، یعنی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە زیاتر ئێمە باسی خاڵی هاوبەش و مەبادئی هاوبەشمان کردووە تێڕوانینمان چییە بۆ 4 ساڵی ئایندە کە گوێبیستی کۆگنۆشیروان و برادرانی گۆڕان بووین هەست دەکەین کە بەڕاستی شتەکان بە شێوەیەکی ئیجابی دەستی پێ کردووە. لەگەڵ پێکهێنانی حکوومەتێکی بنکە فراوان و دانانی بەرنامەی حکومڕانی کە بە ئاوێتەی پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن بوو چی لە دۆخی هەرێم گۆڕی لە کاتێکدا دۆخی دارایی و کۆمەڵایەتی خەڵک تا دێت خراپتر دەبێت و نەدەسەڵات پاکێجەکانی ئۆپۆزیسیۆنی جێبەجێ کرد و نەسێلایەنەکەش بۆ ئۆپۆزیسیۆنی مانەوە. دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و کاری سیاسی سێلایەنی پێشووی ئۆپۆزیسیۆن زۆرێک لە هەوادارانی لە گۆڕینی سیستەمی سیاسی و حکومڕانی هەرێم بێهیوا کردووە و بڕوایان وایە دەسەڵاتی هەرێم لە یاریکردن بە ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو بووە و ئۆپۆزیسیۆنی جارانیش نەیتوانیوە دیدێکی نوێی سیاسەتی جیهانبینی پێشکەش بکات. خاڵێکە من پەیوەندی بە دەسەڵاتێکەوەیە کە بەم مۆدێلە ئۆپۆزیسیۆنە ناڕوە و ناتوانێت دومیشان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن وێنە و جیهانبینیی تازەتری پێ نییە بۆ حکومڕانی لە ماوەی ئەو 6 ساڵەیە ئەبوو فکرێکی جیاوازمان پێ بڵێ وێنەیەکی جیاوازمان پێ بڵێ دیدی جیاوازمان پیشان بە پارادیمێکی نوێی سیاسیمان پێشکەشکە کە نەیکرد لەبەرەوەی هەمان ئەو دەموچاوانەیە ینی دەسەڵاتی کوردی ئەزانەیە ئۆپۆزیسیۆنێکی هەیە لە دەموچاوەکانی لەخۆیەتی ئەتوانێت بە پاکێت ڕایگیرێ ئەتوانێت بە کۆبوونەوە ڕایگیرێ ئەتوانێت لە سیناریۆک و بۆ سەناریۆکی تربی بە ئەتوانێت بە کوشتنی ئینسانێک بە ناوی ئەوەی کە لەسەر جەستەی نووسراوە یەک دنیا ئاراستەکەت بەرەو ئاراستەیەکی تر بەرێ لەبەرەوە کوتم ئەم زۆرە لە سیاسی ئەم زۆرە لە حکومڕانی کە پشتێکی قایمی بە دەوروبەر هەیە ویکیلیکس پێمانەڵەیە هێزەکانی تر پێمان دەڵێن بەردەوام خەریکی یاریکردنە سەرکەوتووە لەم یاریکردنەکانی ئەم ئۆپۆزیسیۆنە ئەم ئۆپۆزیسیۆنی ئەمە بە مانافکرێکی ئۆپۆزیسیۆن نییە چونکە ناتوانێت وێنەیەکی ترمان پیشاندا لەبەرەوە دەسەڵاتی کوردی لەلایەکە و پێی خۆی قایمە لەلایەک ترشەوە ئەزانێت کە ئۆپۆزیسیۆنیشی هەر کاتێ بێوێ بێدەنجێکە هەر کاتێ بێ پۆستی ئەداتی هەر کاتێ بێوێ دەریشیەکە هەر کاتێ بێوێ بەردەوام لە ململانەیە بێ لەگەڵیاوە ئەم دۆخیان ڕاگرۆ کە دۆخێکی تەواو ناتەبیعیە. پانۆرامای 7 ساڵی ڕابردووەوە نیشان دەدات دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە هەرێمدا بنیاددانی کۆمەلگایەکی تەندروستە بۆ زیاتر هۆشیارکردنی خەڵک لە مافەکانی و چاودێریکردنی دەسەڵات. کۆتایی تەمەنی ئۆپۆزیسیۆنیش ئەوە دەردەخات دەسەڵاتدارانی هەرێم بە خەباتی ئۆپۆزیسیۆن بوون و دیموکراسی واز لە کورسی دەسەڵات نایەن و زیرەکانەشتوانیان تلسمی ئۆپۆزیسیۆن لای خەڵکی بەتاڵ بکەنەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.